یەکێکی دیکە لەو بابەتانەی کە بە پێویستی زانین قسەی لەسەر بکەین چونکە ئێمە گرنگی بۆین لە کوردستان 24 و بە تایبەتیش لە بەیانی 24 هەموو کەرتەکان هەموو سێکتەرەکان لە هەموو بابەتەکان زانستی بە ئەدەبی بێ و هوەری بێ هەرچی پێویستی بە ژیان و ژینگەی مرۆڤایەتیەوە هەیە ئێمە بیخەینە ڕوو. یەکێک لەو بابەتانە جوگرافیای خزمەتگوزاری و مرۆییە کە فێرکاری و تەندروستی ئەمانە هەموو یەگرێتەوە لە ڕابردوو ئێمە تەنها جوگرافیا بە شوێن لۆکیشنێکمانەزانین بەڵام کاتێکە وترێ جوگرافیای مرۆیی خزمەتگوزاری بە پێی شوێن و ئابووری ئەو کۆمەڵەی کە لە شوێنێکا کۆبنەوە هەموو ئەمانە گۆڕێ بۆیە کەسێکی تایبەتمەند و خاوەن بڕوانامەی ماستەر لە بواری جوگرافیای خزمەتگوزاری مەدەنی میوانی ئێمە بێت لە سۆرانەوە ئەویش بەڕێز مستەفا یونسە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ بەڕێز مستەفا ئەم کاتت باش. ئەم کاتەی تۆش باش خاتون ئەحواڵ زۆر سپاس کاتی هەموو بینەر و بیسەرانی کوردستان 24 باش ژیت مامۆستا مستەفا مامۆستا مستەفا لەوە دەست پێ بکەین باسێکی کورتمان تایبەت بە جوگرافیای مەدەنی بۆ بکە یاخود جوگرافیای خزمەتگوزاری بۆ بکە ئەمە چۆنە؟ جوگرافیای خزمەتگوزاری کۆمەڵێک چالێکێک کە دەوڵەت یان کەرتی گشتی یان کەرتی تایبەت پێشکەش بە هاوڵاتیانەکە بە ئامانجی سوودگەیاندن بەلایەنێکی دیاریکراوە. خۆی خزمەتگوزاری لە دوولایەن پێک دێ ئەو خزمەتگوزاری دوولانی لە خواگری کە پێی ئەڵێن خزمەتگوزاری کۆمەڵایەتی لایەنێکیان ئەو خزمەتگوزاریانە کە بۆ مرۆڤ دەچن وەکو ڕاکێشانی کارەبایە هێڵی ئەنتەرنێتە ئاوەڕۆیە و لایەنێکی تریشیان ئەو خزمەتگوزاریانە کە مرۆڤ بۆیەتی وەکو قوتابخانەیە نەخۆشخانەیە لایەنەکانی خزمەتگوزاری ئاینی شەگریتەوە وەکو مزگەوت و مزگەوتی هەینی. باشە مامۆستا یوسف ئەم بوارانە تا چەند لە هەرێمی کوردستان بە تایبەت ئەم بواری جوگرافیا و جوگرافیای خزمەتگوزاری گرنگی پێدراوە ئەتوانرێ چۆن سوودی لێ ببینرێت؟ بەخوای بە شێوەیەکی گشتی لە دوای ساڵی 2000ەکانەوە بە شێوەیەکی گشتی لە زانکۆکانی سولەیمانی سەلاحەدین ئێستاش لەخوا بە زیادی لە پاش 2009 کە زانکۆی سۆرانی دامەزرایە وردە وردە لێکۆڵەران یان توێژەران هەستاون بە توێژینەوە لەسەر جوگرافیای خزمەتگوزاری هەرێکەی بە شێوەیەکی جیاواز هەیەە تەنها لەسەر خزمەتگوزاری فێرکاریەکە هەیەیان لەسەر خزمەتگوزاری ئاینی یان تەندروستی ئەوانەکە گرنگیش لەو خزمەتگوزاریانەوە کە لێکۆڵین و لەسەرەکرێ بۆ ئەوەیە سوودێکی باش بە هاوڵاتیان بگەینێ و هەندێک پێوەری عێراقی جیهانی و ناخۆی هەنە بۆ ئەو خزمەتگوزاریانە کە سوود بۆ سوودگەاندن بە هاوڵاتیان. باش مامۆستا وەک دەزانین ئەو چەمکە هەبووە گوێمان لێ بووە بەڵام لکاندنی جوگرافیای خزمەتگوزاری بەیەکەوە ئەم دوو وشەیە ڕەنگە تا ڕادەیەک نوێ بێ وشەکەی چونکە لە ڕابردوو هەر مەسەلەن ئەومان دەخوێندەوە یان ئەومان دەبینی دەگوترا خزمەتگوزاری پێشکەش دەکرێت ئێستا کە ئەم دوو شەیە لێک دراوبووەتە بە جوگرافیای خزمەتگوزاری بەڕێزت پێم وابێت توێژینەوە کە داخود ماستەرنامەکەت لەسەر ئەم بابەتە بووە ئامانجی تۆ چی بووە بۆچی ویستت لەسەر ئەم بابەتە کار بکەی گرنگی ئەمە لەکوێدایە؟ ئامانج تێدا ئاشنابوونە بە دابەشبوونی شوێنی هەنووکەی خزمەتگوزاریەکان شوێنی ئەو شوێنانەکە خزمەتگوزاریەکانی تێدا دابەش بووینە و دەرخستنی گرفت و کێشەکانی بەردەم دابەشبوونی خزمەتگوزاریەکانە لە ئێستادا. بەڵێ باشە مامۆستا ئاستی کارایی خزمەتگوزاریەکان ئێستا چۆنە؟ ینی پێ دوایە ئێستا بە شێوکی باش کاری لەسەر دەکرێت بە شێوەیەکی گشتی لە شاری سۆران ئاستی خزمەتگوزاریە کۆمەلگای بەڵێ بەردەوام بە شێوەیەکی گشتی کارایی خزمەتگوزاری کۆمەلگایەکان لە شاری سۆران تا ڕادەیەک باشە بەڵام لەو باشێش نییە کە بڵێن کە زۆر باش بی بەڵام تا ئێستاش ینی کەوەی شاری سۆران بخۆی تقریبێت لە دوای ساڵی 1970ەوە تقریبێت دامەزرایە و خزمەتگوزاریەکانیش زیادبوونێکی باشی بەخۆیەوە بوونە بینیوە ئەویش لەگەڵ فراوانبوونی ڕوبەری شار و زۆربوونی ژمارەی دانیشتوان بووە بە شێوەیەکی باش گونجاوە بەڵام هەندێکیان کەمەکیان کەم و کورتی هەیە کێشەیان هەیە
لە ژمارەوە هەندێکیشیان لە ڕووی چەندایەتی سۆنایەتی کەمە کێشیان هەیە. باشە مامۆستا هەندێک باسی ئەو توێژینەوەیمان بۆ بکە کە ڕوونکردنەوە بە چیەدا تا بینەرانیش زیاتر شارەزاییان هەبێت لە توێژینەوەکەوە بە تایبەت جوگرافیای خزمەتگوزاری تا بزانڕێ ئایا لە هەرێمی کوردستان ناوچەکان بە چ پێوەرێک جوگرافیای خزمەتگوزاریەکانی دابەش بووە و کام ڕۆیان و کام شاریان زۆرتری گرتوتەوە. خۆی شیکاری شوێنیە بۆ شیکاری شوێنی فەرمانیە بۆ خزمەتگوزاری کۆمەلگایەکان لە شاری سۆران. توێژینەوەکەم لە 5 بەش پێکاتووە و لەگەڵ 16 تەوەرە. هەر لەو بەشانێک کە باسم کردینە 3 تەوەرە یان 4 تەوەرم لۆداناینە. سەرتا هاتیم بە چەمک و زاراوەکان دەستم پێکردێ و بە شێوەی گشتیم باسکردینە بۆ خزمەتگوزاریەکانی فێرکاری تەندروستی و ئاینی. دواتر هاتیممە هەندێک پێوەرە بەکاردێن بۆ خزمەتگوزاری تەندروستی یان فێرکاری یان ئاینی و دواتر هاتیممە ئەو توێژینانی کە پێشتر کراون لەسەر جوگرافیای خزمەتگوزاری ئەوانەی کە عێراقی بن، ئەوانەی کە لە هەرێمی کوردستان یان لە وڵاتانی حەرەبی وان لە جیهانیش بن، هاتیممە ئەو توێژینەوە ڕابردووەکانم هینانەوە ئەوانەی کە ئەو شانیان کردەوە میشت سی شەچکە زیاد کردیە. هاتیممە لە بەشی دوم هاتیم بەرەو پێشوونی خزمەتگوزاری کۆمەلگایەکان لە شاری سۆران لە پێش ساڵی 1990ەوە هەتا وەکو 2022 باسم کردووە و دواتر هاتیممە هەندێک پاساو هەنە بۆ بەرەو پێشوونی خزمەتگوزاری وەکو فراوانبوونی ڕوبەری شاری سۆران و کۆچە دواتر هاتیم باس لە کۆچ کردی و دواترش هاتممە باس لە زۆربوونی ژمارەی دانیشتوان بۆ کە کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی خزمەتگوزاریەکانە. دواتر هاتیممە هەندێک لە سیستەمی زانیارە جوگرافیەکان هەندێک شتەیە زۆر باشە وەکو بەکارهێنانی مین سنتەرە ینی ناوەندی شوێنی و ناوەندی چەقی خزمەتگوزاریەکان و ئاراستەی دابەشبوونی خزمەتگوزاریەکان و یان دووری پێوانی خزمەتگوزاریەکانە و لەگەڵ بەکارهێنانی نێرسنەی بەرهەم هاکۆرکەیەکە بۆ شێوازی دابەشبوونی خزمەتگوزاریەکان لە شاری سۆران و هەروەها بەکارهێنانی پشتێنەی کاریگەری. ئەو پشتێنەی کاریگەری بۆکو نمونە بۆ باخچەی ساوایان 300 مەترا 350 مەترا بۆ قوتابخانەی بنەڕەتی لە 350 بۆ 700 مەتری دەڕوا تا چەند خەڵک سوودمەند دەبیت لەو خزمەتگوزاریانە. هاتوومە بۆ هەروە بۆ نەخۆشخانەکان و بۆ بنکە تەندروستیەکان و مزگەوتی هەینی و مزگەوتی شم پشتێنەی کاریگەری بەکارهێناوە. دواتر هەندێک پێوەر هەنا تقریبا نزیکەی 10 پێوەر بۆ خزمەتگوزاری فێرکاری بەکارهێناوە، هەندێک بۆ خزمەتگوزاری تەندروستی و بۆ خزمەتگوزاری ئاینیش. چەند پێوەرێکی عێراقی هێنەوە لەگەڵ بەراوردشم کرد لەگەڵ هەرێمی کوردستان تا چەند ئەتوانن خزمەت بە دانیشتوانی شاری سۆران بکەن. دواتر هاتیمە بەکارهێنانی نێتوۆڕک لە توێژینەوەکەمدا کە بۆ ئەوەی ئەو قوتابیەک بە چەند ماوەکەی ئەبڕی بۆی بگاتە قوتابخانەکەی یان ئەو نەخۆشە بە چەند بە سیارە ئەگاتە نەخۆشخانە، چونکە بخۆمان نزانینە هەر نەخۆشێک لەو ماوەیە کە نەخۆش یعنی لە کەعاڵەتێکی زۆر ینی هەستیارەوە هەتا گوتون نەخۆشخانەی خولەکێک زۆرە بۆ ئەوەی بگاتە نەخۆشخانە لەوەی بە تەندروستیەوە بتوانێت بگەڕێتەوە ناو کۆمەلگاکەی. باشە، زۆر باشە. مامۆستا وەک دەزانین ئەو بابەتانەی کە پەیوەستە بە جوگرافیای خزمەتگوزاری لە هەمان کاتدا ئەرکی حکوومەت و ئەرکی وەزارەتەکان ئەرکی پارێزگاکان و قەزا و ناحیەکان تا وردیکەینەوە دێتە خوارەوە. بەڵام پرسیارەکەم بەو شێوازە بکەم کەسانی ئەکادیمی ئەوانەی کە سپۆریانە هەیە لەم بابەتە چۆن دەتوانن هاوکاری حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بکەن بۆی بتوانن بە شێوازێکی باشتر خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن؟ پرسیارەی جوانە سوپاس دەکەیت. بەڵای بە شێوەی گشتی تقریبا بە شێوەی گشتی بەدوای بە تایبەتی لە شاری سۆران لەگەڵ هاتنی ئیدارەی سەربەخۆی شاری سۆران خزمەتگوزاریەکان بە شێوەیەک وردە زیاد بوون بە تایبەتی لە بواری ڕێگاوبان. هیوادارم لە بواری خزمەتگوزاری و لە بوارەکانی تریشەوە زیاتر بی. ئەمەش ئەتواندرێت لە زیاتر لە کۆنتاکتێک هەبی لە بینی ئیدارەی سەربەخۆی سۆران و زانکۆی سۆران، چونکە ساڵانە چەندین توێژینەوەی بە نرخ لە زانکۆی سۆرانەوە دەردەچی بۆی بتوانن سوود بە کۆمەلگاکەمان بگەێنن پێویستە کۆنتاکتێکی هەبی لە بینی زانکۆ و ئیدارەی سەربەخۆی سۆران بۆی بتوانن سوود لە توێژینەوەکان وەربگرن. بەڵێ. مامۆستا مستەفای نووس ماستەر لە جوگرافیای خزمەتگوزاری مەدەنی لەگەڵ مامبووی لە سۆرانەوە، زۆر سوپاس بۆ بەڕێستان.